بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە کۆتایی ڕەمەزان نزیکە بینەوە وردە وردە بەرنامەکانی ئێمەش دێنە کۆتایی. هیوادارم ئەو ماوەی کە پێکەوە بووین توانی بێتمان بەرنمەیەک پێشکەشی ئەوە بکەین، دیمەنێک پیشانی ئەوە بدەین، ئەو گەڕانانەی کە کردومانە، ئەو سەفەرانەی کە کردومانە، ئەو گوندانەی پیشانی ئێوەمان داوە لانی کەم هەم کەشوهوایەکی جوانمان پیشان نابێ، هەم دڵ و دەرونی ئێوەشمان ئاسوودە کرد بێ. خۆشحاڵین کە خوای پەروەردگار تەمەنی یاین ئەم ماوەی ڕەمەزانە لە خزمەت ئێوەی خۆشەویستدا بووین. بۆیە ناچارم وردە وردە ماڵاوایی لە ئێوەی خۆشەویست بکەم بەوەی کە ڕەمەزان هەر ئەوەنە دەرفەتی پێدام کە لە خزمەتانە بم لە بەرنامە ئێوارانی ڕەمەزان. بەڵام ئەگەر خوای گەورە دەرفەتی یا و تەمەنی ئەمانەتی پێبەخشین بە دڵنیایەوە لە بەرنامەی ئاوادان بێ لەگەڵتانە بم. خۆشەویستانم لەگەڵەوەی کە غوربەتێکی زۆرم هەیە بۆ ماڵئاوایی لە ئێوەی خۆشەویست کە ئەم ماوەیە بارم پێوە گرتبوون و هەروەها دڵخۆش بووم بەوەی کە ئێواران بە زۆرە لە جۆرەکان هاتوومە خزمەتی ئێوەی خۆشەویست. بۆ من تۆزە زەحمەتە ماڵئاوایی بکردن، بەڵام ناچارم بەوەی کە ئەم بەرنامەیە وەکو کۆتا بەرنامە وەکو بەرنامەی ماڵئاوایی بنێرمە خزمەت ئێوەی خۆشەویست یاخود بیکەمە کۆتایی و ماڵئاوایی لە ئێوەی خۆشەویست بکەم. خۆشەویستانم ئەم ئێوارە کۆتا بەرنامەمان هێناوەتە گوندی زەردەهاڵ. گوندی زەردەهاڵ کەوتۆتە بناری هەورامان و واتە لە نێوانی هەورامان و لە نێوانی شارە زورایە ئەگەر چی زەردەهاڵ بۆ خۆی یەکێکە لە گوندەکانی هەورامان و سەر بە شارۆچکەی بیارەیە. بۆیە خۆشەویستانم ئەم ئێوارەیە لەگەڵمان بن لە گوندی زەردەهاڵ. فەرموون. الله چۆنیت؟ باشی تۆ هەورامیت؟ دەی بە هەورامی قسە بکە. خاسەنیش وەشەنی چکۆ بیێنی دیاریش نەبیێن یانەوەمە چشکەری بەیانەی هەورامیەکەم باش نیە من چی دەکرد لە ماڵەوە بە هەورامی پێم بڵێ وتەبێنە وتەبێنە ئاوە باشە ئەی گەمانە ناکرد گەمە ناکرد چی دەکرد؟ گەمێن کرد دەبێنم بە سیارەکە. ئافرین ئەمە چییە لە بەرت کردووە؟ فەرەنجین؟ ئافرین بۆ تۆ پێت خۆش بوو کە ئێمڕۆ هاتین بۆ لای گوندەکەیەوە؟ ئافرین بۆ تۆ ئافرین. کاک عەدنان با بزانین ناوی زەردەهاڵ لە سەرەتای ئەوە بپرسیم زانین زەردەهاڵ تۆ ئەگەر معلوماتێکت هەبێت زەردەهاڵ لە چیوە تۆ خۆی وشەکە لە کوردیە چێت بۆ خۆی؟ زەردەهاڵ زەرد بە معنای ڕەنگەکەی خۆڵێکی زەردی هەیە لەوانەیە هەر بەو ناوە هاتبێ هەندێکی ژەڵێن نەخێر بەهاران گوڵێکی زەردی لێ گوڵێکی زەردی هاڵ ئاواکرد سەیری کە ئێسش کۆ خەرتە لە هەیەکەی بینی ئەڵەن لەو دووناوە هاتووە هەندێکیڵێن ترەیەکی زەردی هاڵی تیاوە. باشە ئەی ناکرێ ئێرە درەنگ خۆری لێ ئاوا بێت وانە کاتێک خۆر نزیکی ئاوا بوونە بێ زەردێکی ئاڵە ناکرێ بە ئەمە یعنی ئەوەش بکات کە بڵێ خۆرێکی زەردی ئاڵ ئەش بێ توانی پێشبینی بکەی بڵێن لەو ناوە شوهات زۆر باشە. با بزانین چەند ماڵە بێت زەردەهاڵ؟ ئەوە مهمە با بزانین ژیانیان لەسەر چییە چکە ئێرە تقریبەن نازانم ینی لێرە بە خوارەوە دەشتی شارە زورە لێرە بۆ سەرەوە بناری هەورامانە با بزانین بەچیەوە سەرخاڵن لێرە؟ خەڵکی ئێرە زیاتر باغداری یەکەم ئەم چەمە لەو دیوە باخی تایە دووە ماژەڵداری سێم بڕێکیشی هەرچەنە بناریشە و عەرزەکانی کڕێنە بەڵام کشت و کاڵیشی تیا کرێ و گەنم و جۆ و نۆک و
شتانە باش لە ڕووی ئاوداریەوە با بزانین دێکی بە ئاوە دێمە چییە؟ وڵی ئاوی هەیە ئەگەر باران نەبێ ئاوی ئەگەر بارانیش نەبوو ئێرە بنارە پشت بە ئاوی باراناوە بەسی پشت بە ئاوی ئەم چەمە و چەمی گارەوە ناوەڵا ئەگەر باران نەبێ واڵە وەزئی شڕە باش ئەی ئاژەڵدار با بزانین مەبەسمانەوەی ڕەشەوڵاق ڕاگرن یا حیوانی وردە ئاژەڵی ورد ڕاگرن تقریبان ڕەشەوڵاقی دەوری 200 سەرەیە ڕەشەوڵاقی تایە دەوری 500 سەر مەڕوو بزنیشی تایە ئەی وەکو توزانم عشیرەت و بنەماڵ و ئەوانە ینی لەمانەیە چیتایە؟ وەڵا ئەمە سێ گوند ئەم زەردەهاڵ ێستا دانیشتوی سێ گوند گوندی بنجێت ڕۆ دەرەقەی سەر و زەردەهاڵ خۆی هەرچەندە مێژووی ئەم دێ زۆر کۆن نییە ینی لە دەیەکی تازەیە حکمیەوەی لادەکانی تراتون ێرە ناوەدان دیەکانی خۆیانە بەجێشتۆ لە بەرەوەی لە دوورە جادەی و بێ خزمەتی ئەوانە هاتوونەتە ئێرە سەرجادەیە و خزمەت گوزاری بە ئاسان پێگا وەختم نەزەمەشت هاوکاری خەڵکیان نەکرد بۆ ئاوادانکردنەوە تقریبا ئێرە ئاوادان بوو قەی ناکەمەی بڕە سەلام عەلەیکوم چۆنی؟ باشی دەنگ و باست چاشی؟ مەشغوڵ دیاری چییە مەسەلە؟ ئاخەکەی گۆڤەجاتم و مەجام نییە و ئاوم مەجارت نییە؟ باشە ئەو گروپ چاتەوەی تۆ قسەیتیاکەیت؟ بەڵا بەرادەی خۆم و منیان خۆشەوە منش خۆیانم خۆشەوە تۆش ئەوانت خۆشەوێ؟ ئێ باشە ئەی تۆ پێم بڵێ مەشغوڵی چی هەر ئەو مۆبایل و چات و گروپ چات و ئەمانە؟ بەڵێ خەکێ ئەو شاتانم باشە ئەی ئیشی تر هیچ ناکەی؟ باسی نوێژ بە خواکم و خوام خۆشەوە بە ڕۆژم و ئافرین دەست خۆش ینی هەم بە ڕۆژ و هەم نوێژی دەکەیت بەڵێ خوا لێ قوبوڵ کایەخوا ئەمەتە بێگە خواتەمێت بن ڕێزەتان لێ سەچاوم سپاس دەکەیت ئامەدەش بن گۆرن ڕێزەتان ببوورە کاتیشمان گرتی کێناکە ناسایە ئێوە بەرە من ڕێزەتان لە سەزاومە هەمەتان بەخێن سەچاوم ممنون سپاس دەکەیت بابزانم چێ پاسکیل زۆر باش لێ خوڕێ؟ وەڵام لە ناو من و ئەو کوڕە و نیوەیانتر باشە ینی کاڵێن پاسکیل باش لێ خوڕن باش لێ خوڕن یانی چی؟ ئەن لەسەر خۆ وریابن تۆ هیچ جارێک کەوتوری لەسەر پاسکیل؟ ئەروەڵا ئەی هیچ شوێنێکت برینار بووە یا شکاوە؟ نەوەڵە شک بەخۆ فەرین بزانم کە کەوتی کەی کەوتی تازە کەوتویە لە نازان زوو کەوتوم باشە کە کەوتی ڕاست دەسبا جوان لێنەوێ گریایی ناوەڵە فەرین ئەی با بزانم لەگەڵ ڕۆژوا چۆنی وەڵا شک بەخوامون گرتو تاس ئەی نوێژەکانە وەڵا هەموو ڕۆژە ئەیکەم شک بەخۆ تۆ پێم بڵێ لەگەڵ نوێژی بەیانیان ناچۆنی ڕەمەزان ناباس کاتەکانیت وەڵا نیوە کات دەیکەم و نیوەکە نایکەم ینی خەبەر نابێتەوە بە حاوالە بکە ئەو کاتانی کە ناشکی ئەو کاتەش بیکە باشە خبر بێتەوە تازە مادەم دەستی پێ کردو ئاوا مەردانە هەوڵ بە نوێژەکانت بە ڕێک و پێچی بکەی باش؟ با بزانم لەگەڵ ڕەمەزانە حاڵت چۆن؟ هەڵاشکر باشین ناساغنی بەخوا کەمێک ناساخم خی گەورە شیفا بە کاک خسرە و با بزانم تۆ لە مناڵیەوە لە زەردەهاڵ بووی بڵێ هەروە لەم داڕێەوە لە زەردار بوو باشە با بزانین قەدیم خەڵکی زەردەهاڵ زیاتر بە چیوە مەشغوڵ وەڵای مەشغوڵی ئاژەڵداری و گەنم و جۆ و ئەو زەراعەتیان نەکرد باشە زەوی ئێوە کەوتۆتە چۆ خۆ لێرە بۆ خوارەوە چواردۆری ئەمە هەزەوی ئێرەیە ئەمە هەچێت تا بەری گوڵپ لەولا بەری گوڵپ و لەو خارجیاڵان و گوڵپ و خارجیاڵان و بیارە و زەردەهاڵ هەمووی تێکەڵین ئەرزمان تێکەڵاوە باشە ئەرزەکانی ئێوە زیاتر پشتە ئاوە ینی
بەراون وەختی خۆی بەراوبنی ئەوەکە نەماوە هەر پشتا بووە باشە وەختی خۆی ئاوی چۆتان بەکارهێنا ئەم چەمە ئەمە جۆگایەتی ئەمە جۆگای ینی لێرەش دەلێن ئەوانەی هەیە جۆگە هەیە جۆگاوە جۆگای کراوە بەین کراوە بە سەبیان کردووە و یەتە ناودی باشە کەواتە گرنگیتان بە چ جۆرە زەرعاتێکەدا وەڵی گەنم ئەو وەختی خۆی تووتن بوو زوو تووتن نەکرا تووتن و ئاوا گەنم و ئاژەڵداری تا خەڵک سەرقالی ئەو ئیشانە بوو خسرە و وەختی خۆی هەر ئەم دێ ئەوەنە زۆر بوو یاخود دوایی ئاوا زیای کرد سێ دەبوون ئەم ناڵێن سێ دەبوون ئەمە زەرداڵ بەجیا بوو بنجەی دەڕژ خۆی بەجیا بوو دەرەقەتەریش بۆ بەرەو بەجیا بوو یانی ئێستا بنجەی دەڕە و زەردەهاڵ و دەرەقەیسەر هەرسێکیان بوون بە یەک بڵێ ئەسان بوونە و یەک و ئەرز ئاوەکان بە یەکۆن خسرە و زیاتر وەکو عشیرەت و شت سەر بە چه عشیرەتی ئێمە هەر هەورامی هەورامی باشە ئەی وەختی خۆی بەگی جاف و ئەوانش کاتونە ئێرە هیچیان نەپەڕیونە لای ئێوە ینی ناتون ئەو سنووریان نەگرتووە سنووری بانیشار و ئامورە و ئەو بزانم تا ئاوای ڕۆستەم بەگو ئەوانە هاتوون تا بێژ هاتوون ئەوش بە کەم نەک بە زۆری باشە باشە کەواتە ئێستا زەردەهاڵ بە هەورامان حسابە یا بە شارە زوور وەڵا هەورامانە خۆی ینی بەشەکە لە هەورامان ئەزانم ئێستا ئاوا وەکو دانیشتوان ڕەنگە زۆری نەی هەرە زۆری هەورامی بێ بەڵام مەبەستم ئەوەیە ئایا لە خەریتە و لە ئیداریاتە هەر بە هەوراما سەر بە بیارەیە یا سەر بە خوورماڵ سەر بە بیارەی سەرنایە بیارەی باشە کەواتە ئێستا سێ دێ بوون بە یەک ئەی خزم و ئەو مەسەنە ژن و ژنخوازی و ئەوانەتان چۆن حال باشە نەروەکە هەمویان خزمن یانی پشتن یانە چێتەوە یەک پشت حال سێ دەکەن ئەی باخ و باخداری ئێوە لەکوێیە ئەو چەمە ئەو چەمە لێرەوە چێت تا بیارە ئەوە باخ زیاتر ئێوە گرنگی بە هەر بە هەنارە دەیان شتی ترشتان بە هەموو شتێک هەموو درەختێکە دەن ینی سێ و پرتەقال هەتا لە ناحوشەکانە پرتەقالی ژەکەین وەکو شتێک ئەنا تووە گوێزە هەنارە ئەی بەهەیە هەموو یەکرێ ئەنی گرنگی بە هەمویان دەین هەموو ئەوەی بەری بێت ئمە ئەی نێژی بەکاریێنی چۆنی بەخێر بیتەوە ئەڵەی هیلاچیت تینوتە دیارە چیت کردووە هیچم بۆ ئەوین تەدە نان مێناوە ئاواحی باشە ئەی لێرە نانەوەخانە لێ نیە ئەیلا بێ بچیتە خوورماڵ بۆ هەموو ڕۆژە ناچی نەخۆما بە نانەکەن دەرە بەس هەر بە تاسەوە ئەی چۆنە تۆ حەزە لە نانی هەورامی نییە سان بەسی بە دەحەدی داهشتێت وەڵای ڕاستەکەی کە ڕەمەزانان حەز لە ئەی دەنگ باسە تەندروستی چۆنە باش دەخوا باشی ئێستا بە گۆچانەکە نەبێ ناتوانانی بڕۆی پێر و مامەسانیە میراوی ئەم دێم ینی ئەو شتەکەمەوە ئەوەیەوەیە پێن بووم بەگاڵ بۆم بەدەستمان باش ئێستا گاڵۆکەکە لێ وەرگرن ئیتە تەواو ناتوانانی بڕۆی چۆناڕۆ هەورامی ئازان چونکە درەنگ گۆچان و گاڵۆ کوشتی تۆ میراویت میراوی باخ نەوەڵی ئەم دێ ئاوەکەمەوە ئاو ئەم ساڵ ئاو چۆنە تایسە باشە دەخوا بەجادێ ئەمە زۆری وا هەیە بەسەر کەم بووە وش بوو ئاوی زەردەهاڵ لە چۆیە زەردەهاڵ لە چەمەکەوەیە لە چەمی دیارەوە ئاوەکە تقریبا 2 کیلومتر زیاتر دوورە ئاوەکەمان دێت ئەچێتە مەشروع ئەو ئەوەنجا دوایی مەشروع لێرەوە هەر لێرە مەشروعمان هەیە ڕۆژی چەند ساعت ئاویانت هەیە هەری ما هەنیە گەڕەکێک ساعتێک گەڕەکە ساعت تقریبا دووری 8 گەڕەکەن مەسەلا ئەم 8 گەڕەکە ڕۆژی ساعتێک ینی تەواوی زەردەهاڵ 8 گەڕەکە 8 گەڕەکەی وایە مەسەلا 30 ماڵە بەهی وایە مەسەلا 20 ماڵ هەیە 12 ماڵیش ئەر ئاوی چەمەکە ڕاست و خۆخۆنەوە یا پاکەکرێتەوە ئەنیمە ئەکانیە ڕاستەوە پاکترین ئاوە هێتە ناو مەشروعەکەوە شەنیار بابزانم لەگەڵ ڕۆژوا چۆنی وەڵا هەموو گرتە لە خۆبزیێ ئەی لەگەڵ نوێژەکانتە وەڵا لە بەیانی شار نوێژەکەم تۆ متابعی بەرنامەکەی ماکەیت لە تەلەڤیزۆن یاخود لە لە ڕێگای مۆبایل و ئەمانە باشە چیت هەیە بۆ متابعکردنی وەڵا دەستخۆشیمەیە بۆتە باشە بابزانم تۆ بەس بە پاسکیول و نازانم ئەمانەوە خەریکی یاخود
ئیش و کارێکت هەیە لە ناو دەیەکە وەڵا لەگەڵ باوکمە ڕۆژوای ئەڕۆم بۆ باخ و باخی چیتان هەیە با بزانم باخ وەڵا هەب باخێکی گەورەی باشە درەخت چیتە هەناری تایە گوێزی تێ هاری تایە گوێزی تایە هەڵوژەی تایە قەیسی تایە توی تایە هەموو شتێکی تایە تۆ حەزت لە باخداریە ئارۆڵا باشە ئەی لە مەکتەب لە چەنی خەریکە دەرەچم بۆ هەشت بە تەمای ئیشاڵە لە داهاتوە ببی بەچی ئەندازیار ئەندازیاری کشت و کاڵ یاخۆت ئیبی ناسازی ئەوان بیناسازی دیارە ینی خۆت ئامادە کردو بۆ شتێک بە تەما چی بە تەمای کۆشکێک بنیاد بنی چی بکەیت ینی وەڵا خوا گەورەیە تا ئەو کاتە ئافرین کاکرەفات جان سەلام عەلەیکم عليكم السلام ورحمة الله دەنگ و باست چۆنە شکر باشی لەخوا بەزیاوێ باش نشکر دەنگ تۆزێک هین بۆ پێچت تینود وڵات دێتە ڕەمەزانە و ڕەمەزان تێ و های ڕۆژگار درێژە و ماشتا ڕۆژوە زانین چەند سەعات دوو لە کێشێ تا ئێستا باشە با بزانم تۆ هیچ ئیش و کار و شتی واکەی ئەوتێ ڕەمەزانە یاخود لە ڕەمەزانە هەر دانیشیت و ماوسا منتەقەیەمە ئەبی ئیش بکەیت لەگەڵ ڕەمەزانیشە ئێتر شوێنەکەمان باش لەخوا بەزیات تاسە فێنکە و ئەوەکە تاسە فێنکە ئەتوانی بڕێتمە ئەو دێرانە زۆری خەریکی باخدێرینین باخمانەیە خەریکی ئاودێرینی باخین ئێستا باغ ئاوی دەوێت ئێستا ئەرێ وڵایەوێ ناگوت بەهارە ئاو باش نییە ئێستا ماوەستا ئەمساڵ بارانەکە کەم بوو باران نەباری و ئەو بارانە نەباریەوە کە بڵێ عەرزێت تەواو تێر بوو بێ ساڵان تا مانگی 5 ئاومان نەیە دێرا ئێستا لە مانگە 4 ئاومان دێراوە چونکە بارانەکە کەم بوو زەوی تێراو نەبوو ئەو بەسەرەیە یاخود هەر ئاو شکر ئەوەندە هەیە کە ئێستا بەشی هەموو باخەکان بکە وەڵام ماوەستا ساڵان بەشی هەموو باخانێک کرد بەس مثال حال لە ئێساوە خەریکاییکەن مەسەرە یانیکەین بە سەعات بەش و بە ڕۆژ بەش و ئەوان ئاوی ئێوە لێرە ڕەتە بێ ئەم ئاوەکە دێت ساڵان لێرەوە ئەچوویە سەر بەحرەکەی سیروان یعنی ئەوە نەزۆر بوو لە خارگەڵان و ئەوانە ڕەتە لە خارگەڵان و خێڵ هەموو و ئەچوویە لا مرکزی بۆ سەر بەحرەکان بەڵێ مساڵ نەچوتە ئەخیری باخەکانیش با پرسیاری نەوەیەکی تر بکەم کاک ڕەفعات با بزانم ئێوە کەوتونە نێوانی هەورامان و شارە زۆر با بزانم لە ڕووی کولتور و زمان و دابوونەریتی و ئەوانەوە زیاتر کولتور و دابوونەریتی شارە زۆر بەسەرتان نەزاڵەیە هەورامان وڵا بە زۆری بڵێم هەورامان چونکە ئێستا منتەقەکە من ڕاستە لە بینی هەردووکیانین بەس زەردەهاڵ لەسەر هەورامان زیاتر حساب بکرێت چونکە تێکڵاوی هەموو تێکڵاویەکەمان لەسەر هەورامان ئێمە ئەڵێن هەورامی و سۆرانی بەس ئێوە ئەڵێن هەورامی و کورد خۆی ڕاست ئێمە ئەڵێن کورد بەس ینی ڕاستڕینەکەی کورد بە هەمووی ئەڵێن بە هەورامی و بە سۆرانی و بە بادنانی هەمووی کووردە اینجا هەورامیش بەشێکە لاجەیەکە لەجێکی لە سکوردیا لە یەکێکە لە دیالێکتەکان ڕاستە یەکێکە لە لەهجەکان باشە با بزانم ئەی بۆ مەسائیلی ژن و ژنخوازی مەسەرەن هەورامی بۆ شارە زوور و شارە زۆر بە هەورامان زۆر خوشکی منە دوانیش دوو خوشکم هەردووکیان شویان بە سۆرانی کردووە یەکیان خەڵکی ئامورەیە یەکیان خەڵکی هینە ماواتە ماوات ئای ماوات با بزانم ئەو کەسێک کە بەسەن ئەو ئافرەتی شوو بە هەورامیەکەکە زوو فێری هەورامێ بێ یاخۆت ماوەی زۆر ئێمە زوو فێرە بینە ئەوان سۆرانەکان شوکەن بە هەورامیەکان ئەوان ناڕەحەت فێرە بن یام نازانم بڵێن ناڕەحەت فێرە بن وەڵام ماشەڵڵا ئێوە کە هەر لەدایکە بن هەم سۆرانی ئەزانن هەم هەورامەکەش ئەوان کە یەنە تێکڵاوی هەورامەکانەکان بە ناڕەحەت فێرە بن کاک ڕەفعات با پرسیارێکی فێرە بێ بە تەواوی ئیلا حەلەمێنێ بەشی ئەوە یەمێنێ نەیتوانێ قسەی پێ بکە کاک ڕەفعات عەلادین سوجادی یەکێک لە کتێبەکانی خۆیان مێژووی ئەدەبی کوردی باسیەوە کاڵەگەر هەورامی لە فەوتان زۆر دوورە چونکە دیالێکتێکە نافەوتێ لەبەرچی لەبەرەوەی دوو هەورامی لە هەر شوێنێک بن
بە هاورامی قساک ئەچینە سلێمان یامچنم شارانێک هەڵەبجە بخسێ ساخەوە ئەومەتەکانە زەلامێک حەب بیبینی هەورامی ئیلا لەگەڵ 50 کەسی سۆرانی شابێ یەکسەر بە هەورامی قسەی لەگەڵاکات چکۆ بیانی هۆشەنی و یان ڕاتە سەر دەست پێکەنە بۆیان بە لەحجەکەی خۆیان یەکسەر بکردن بە لەحجەکەی خۆیان هەورامیەکە کاک ڕەفعات با بزانم دەیەکەی ئێوە سەردەهاڵ ڕوو لە ئاوەدانیە ڕوو لە چۆڵی خوانەخواستە مامەسا وەڵام بڵێم چی ئێستا دەکەی ئەمە تقریبن لە نزیکەی 100 ماڵەوە 100 بەرەژووشە ئێستا بڵێم تا ئێستا بێئیشین زۆر گەنجەکانی ئێستا گەنجی زەردەهاڵ لە سانەوەی بێئیشە مەکتەبی تەواو کردووە ئیشەکە لەو منتەقەی خۆمانانی نە مەعمەلێکی تایە و نە کۆمپانیای تایە و یان بڕاتە شار بۆ ئیشەکە یان ڕووبڵا وا بڵێن ڕوو لە شارەکەن لە چۆڵیەکەین کاگڕفداریشمان نەمەوە حیواندانەکەی ئەوساکە ماڵی کەم ماڵە بوو لەم دیا حیوانن ئێستا مە ماسی مەسلحاوە خۆین هێلکە لە بازارۆ یانین ئەم تقریبا ئەم مینان بنارە مەرزی تایە مەرزی ناڕەسمی وەڵاغاری و ئەوانە هیچتان کەمی تای ماوەس دوورە بۆیمە جا مەرزەکەشمان ئەو مەرزانن ئێستا سەرگەت تۆزی تقریبا باشتە سەر منتەقەی سەرگەت و ئەو ناوە تۆزی بۆ مەسەلەی گەنجەکان باشترە ئەوش وڵاغداری ئەوەن زەحمەتە مامەسەوە تۆ لە دوورە ناوتان بیستووە و یعنی ئەوتان بیستووە بە زۆر زەحمەتە ینی بۆ هەموو کەسی ناشی ئەو مەرزە سلام علیکم دادەلا بەخێرێ بەسەر چاو سپاس دەکەین سەلامەت بێخوا با بزانم لەگەڵ ڕەمەزانە چۆن وەڵا باشین شکر کاتەکانی ڕۆژ ڕەمەزان زیاتر بە چیەوە ئەبەیتە سەر ئیشی ماڵەوە چێشت و نان و مناڵ و با بزانم ڕەمەزان تا ئێستا لە زەردەهاڵ خۆشە ئەواکەی فێن وەڵا خۆشە وەڵا فێن باشە ئەی جگە لە ئیشی ناو ماڵ ژنانی ئێرە ئیشوکاری تریان هەیە وڵاتر هەیە مانگاوشتی هەیە و بەچێ بەدەمیەوە ئەتر باشە وەڵا باختانەیە ئێوە زیاتر ئێوە گرنگی بە چیە دەن بە دار و درەختی چ دۆرە درەختێک وەڵا هەنار و باخەکەمان ترێ و تر ئەو ناشتانی لێ بابزانین لە ڕەمەزان تۆزێک بەرنامەی ئافرەتانیشە گۆڕێ هەر لە خوارد دروستکردنەوە بێ خواردنەکانیان ینی نەوعەکانی بگۆڕن بابزانم ئێوە زۆر گرنگی بە چ خواردنێکەدەن وەڵا هەموو شتێک جاری وایە مناڵ بۆ خۆی خواردنێکی تایبەتیەوێ ئەگەر کەسێکی بە تەمەنیشە بێ لە ناو ماڵە ئەویش دیسان ئەبێ خواردنەکەی جۆرێکی تر بێ هەیە نەخۆشە ئەبێ بێخوێ بێ نازانم هەیە ئەبێ چوزانم خوێی زیابێ گرف نابێەوە نەوەڵا گوێمان لێنی وەڵا بابزانین بەرنامەی تری ڕەمەزان چیتانێ بۆ سەر خاڵبوون پێوە بۆ نمونە دەرس و دەورێک ئامۆژگاریەک توزانم تەسبیحاتێک وەڵا هەر دەسبیحاتمان هەیە شتێکیارە وەڵا بۆ مزگەوت ئەچنە مزگەوت بۆ تەراوێ لێرە ئەرێ وەڵا چین لێرە هەیە تەراوی ژنانی ئێرە حەزەکەن تەراویحەکانیان لە مزگەوت بە جەماعەت بکەن هەر کەس بتوانێ حەزەکە دێمەوە سەر خواردن دیسان چونکە ڕەمەزان ینی ئینسان چاوی لە سفرەکەی هەر ئێوارە ئەڵێ ئەبێ چیمان هەبێ زیاتر ئێوە گرنگی بە چ جۆرە خواردنێکەدەن وەڵاش لەو برێنج و ئەتر هیوایە دۆڵمە و ئەتر بە پاینەکەی جەنابەت هەورامی یا سۆرانی هەورامی باشە هەورامی پارشێوان گرنگی بە جۆرە خواردنێکەدەن من جاران ئەمەم بینی بوو برنج لەگەڵ ماسا زۆر بەیەکوا خۆن هیوا هەیە وەڵا حەزی لێ خوات چیتر لەگەڵ پارشەوانە چیترە وەڵا هەیە پەنێر و ئەتر ماس و ئەتر بە پای زەلامەکەی چاشی وازە چۆنە باشم وەڵا بێەوەی بیاخوا دیارە هەورامی دوانی ئەرێ هۆرامیانە دەخاسی گەن باشە با بزانم مەشغوڵی چ بوو ئێستا هاتگوت لا ئیلاهە ئیلا الله و تەسبیحات و ئانا ڕەمەزانان زۆر تەسبیحاتەکە یا کاتەکانی هەرکەکەم تەسبیحات دەکەم تۆ پێم بڵێ بۆ خۆت لە ماڵەوە چێشت و نانەکەی یا شکر کەبان و هەیە
خۆم و کچەکەم و با بزانم ڕەمەزان تۆزێک بەرنامە شتە گۆڕێ بۆ خواردن ئەبێ جارە ئێوارە زوو دەست پێ بکەیت ئەجا خواردنەکان خواردنی خوارد لە کەی خواردن حەزر لە عەسرە تاسە حەزرم کردووە باشە زیاتر گرنگی بە چ خواردنێکە بۆ ئێوارە ترسی خوای دا جاران لە هەورامان پارشەوان برنج و ماست بەیەکەوە زۆرە و خرما و ڕۆن و بابزانم تۆ هەر لە زەردەهاڵ بوو یا لە شوێنی ترەوە هاتوو ئەرێ وەڵام باشە ئەی گەر تۆزێک باسی ڕۆژوو قەدیممان بۆ بکەی بیرم نایە ئەرێ وەڵا بابزانم ئەو کاتە چیتان نەکرد سوکار وشتی تووتن بوو شەتر لێدان بوو تووتن بوو پاچە کۆڵە بوو ئەی ئێستا ژنان بەچیەوە سەرقاڵن زۆر سەرقاری هەر خواردن و ئیشی ناو ماڵ بابزانم تۆ مانگایە حیوانی ورد و ئەوانە هیچ تێ مانگامان هەیە بەڵێ کاک حاجی هەرکە لەگەڵ دەرکەوتی شعرێکی زۆر خۆشت بۆ خوێندینەوە حەزەکەم ئەو شعرە بۆ بینەرانشی بیخوێنیتەوە ئەگەر بزانی من بۆ تۆ چۆنم سەرکورێ ئاگر واجە دەروونم ئەگەر بزانی بە حاڵی دەردم گریانە مایۆ پێڕەنگی زەردم ینی من دڵم خۆش بوو کە بینیمی وتم ئینشاڵڵا کە کاک حەجیمان بینی کەیف و سەفایەکە ئینشاڵڵا بینین بەڵام تۆ تاڵێ ئەڵێگەر ببینی ڕەنگی زەردم ئەوتە شیوە نەکەیت ناخۆ بۆ قیامە دوایە جوانە جوان حیسابی قیامە دوایە خاڵە خۆتەوە لەم دنیا نادێ شرتە جەداخی کەم شەرتی تۆوە جەگوڵەکای بەهار نەکەموە بۆوەی کاک حاجی ئێوە لە ڕووی هونەری ئەوانە هۆرە بوو نازم بەڵێ هۆرە بوو سیا چەمانە سیا و چەمانە شتمانەوە سیا چەمانە بووی بەلای ئێمە منتەقەی ئێمە سیا و چەمانەیە گۆراڵەی بەهار ڕێحانەی پایز هیچ کامیان بۆنی تۆی نەوان ئازیز کاک حاجی بابزانم ئەمە پرسیارێکی خۆشیش نییە بەس قەیناکە هەر دەیکەم بزانم تەمەنە چەنە وام لە 73 و 74 الحەمدولله ئینشاڵڵا ئەوەنەی تریژ ئینشاڵڵا کەیت و لەسەر خێر تیاچین تەواوە بین لەسەر خێر تەمەنت بەخوا بابزانم وەختی خۆی هینەکە بوو نازانم ئیشی هەجیجی و نازانم چەرچێتی و ئەمانان کردووە تۆ قەت لەو ئیشانە کرد ئاهاتن بۆ هەندێک منتیقا مەسەن بۆ ئەو شار باژێر و بۆ هەندێک منتیقی قەرەداخ و ئەوانە کۆمەڵێک ئیشوکار وشتیان هەبوو ساڵانە ساڵی جارێک ئاهاتن خەڵک شتی پێ دروستەکە ڕازەکەی یا مەسەن قوماشیانەیە نایا شتێکیانێنە ئەی کاک حەجیج ئێرانەوە هاتنەوەوانە ینی ئەو هەورامی ئەو دی و هەورامانی ئەو دیون خەڵکی هەورامانی ئەو دیون لای پاوە و دشە و تەشار و خەڵکی ئەو منتێقەنە ئەوانە ئێران شتیانێنا کاک حاجی بابزانم ئەی ئیشوکار لە ڕابردووە ئێستا ناڵم تۆزە قەدیمتر ئەڵم بابزانم چی ئیشێکت زۆر کردووە وەڵا خەریکی تووتن و گەنم و ئەمانە بووینێمە گەنمان تووتنمان نەکرد و خەریکی ئەو نوعیشانە بوو باشە کاک حاجی لە هەورامان مەسەرەن جیاواز لە شوێنەکانی تر تەنانەت ینی گرنجێکی زۆر بە درەختەیەن بۆ نمونە گوێز جا تو مەسەرەن تو کۆیەکەنەوە وشکێکەن نازم ئەلەم بابەتانە بابزانم تۆ ئەلەوان و کردبوو ئێمە هەمانە هەر خۆمان باخەکەمان باوا بخوا عەفیکە نەبێ بەم بقابلێ سی دۆلم باخی بۆ باوای من حەمە نەباتیان پێوت سی دۆلم باخی توی بۆ وەختی خۆی کویسە کوردیانە بە چوار سێ چوار تەقسیم ئێمە سێ چوار بنمان ماوە و ئێتر تەواو خەڵک بڕیوێتی هیچی نێشتووە ئێمە ئەومان ماوە باشە کاک حاجی وەختی خۆی لە هەورامانە ئەنگوت لە هەورامانە دووش ناتوانن دروستکەن شەکر لەگەڵ ئەوان نەبوو بەس ئەگە ناو شتەکانی تر بخوایان وەکو دروستیان دەکرد کڵاش جاجم مەخسە لێفە ئەمانە خۆمان دروستمان نەکرد چخۆڕانێک ئەم نوع ئیشانە هەمووی خۆی خەڵکی دروستیە کرد تەنانەت بیبین و شتێن هەموو شتێگەرەوەڵا هەمووی هەبووی ئەرخ دروستی خەڵک دروستیە کرد ئافرەت دروستیە کرد بە کۆت کاسە و کەوچکو لەدار دروستیان نەکرد ئەوانیشیان لەدار دروست دەکردی تاشی ئۆسا بوون لەدار دروستیە کرد
دۆڵی دار بوو مەخسە ئەوە بوو ئەمانە بوو هەمویان لەدار دروستیان نەکرد و جوان ڕێک و پێک و حاجی من حەزەکەم ئەوەمان پێ بڵێ ئێستا لەندێک مەدیقە ئەوەی کە دوی تیاژێن پێڵن مەشکە ئەوەی کە ماسی تیاڵەگرن پێڵەن خیگەی ماست حەزەکەم بزانم ئێوە بە زمانی هەورامی چیتان لەوان ئێمە پەرەماواتەن خیگێ هەڵیزە خیگێ بە زمانی هەورامی پێڵێن خیگە بەڵام بە زمانی کوردی پێڵێن مەشکە پێڵێن مەشکە بە زمانی هەورامیش و کوردیش هەر مەشکە ئەوە پێڕاژن ئەوەی مەشکەی ژاندنەکە جیاواز بوو لەگەڵ ئەوەی کە ماستیان تیاڵەگر کا پیانەگە و خیگە فەرقی بوو ئازم خیگە ئێوە ڕۆنە بەڵێ هینی مەشکەی هینی چمان بووە مەشکەی ئەڵی زنانی چمان بووە ئەی کاک حاجی مەسلەی کڵۆباڵ و فەرەنجی و ئەلو ئەمە لا ئێمە نەیەکرا لە ئێرانی ئەو دیوەکرا لە ئێرانی ئەو دیوەکرا لە بەخسە لێکێمنەوە لە هادەگەڕمەوە لە بێرواس و لەو دیوەکرا لە دیوی ئێرانەوە لا ئێمە کەمترەکرا نەکرا زایمان کەمتر بوو کاک حاجی لە هەورامانە گرنگێکی زۆر بە ڕووەکە درێ بە گژوجیا درێ بە تاوەتی ئەو شاخانەی هەورامان گژوجیان زۆرە با بزانم ئەلو گژوجیانەی کە لەو شاخانەی هەورامان هەیە جگە لە گوڵ و گوڵزارەکەی ئەو گیانێک کە بەکار هاتوون بۆ خواردن چی وچی پیچکی پێڵێن و نگری پێڵێن و ئاڵەکۆکی پێڵێن و ئاوا ناوەکەن زۆر بەڕەزا و زۆر ناوەکانم لەبیر نییە زۆری بەخوا ئیسەکت و پڕێنە زۆریش دیایەکە دین بێت کاک حاجی جەنابەت لە گەنجیە هاتوچێ ئەو شاخ و داخ و شتانەوە زۆر ئەرەوەڵا ڕۆشتین بە ئەو شاخانە ئێستا لە زەردەهاڵە زۆرتر دڵ بەچی خۆشە بە باخداری چوزانم بە باخداری خۆشە باخمانەیە باخەکەمان ناومانیان ناباخمان خۆشە باخ شوێنەکەمان خۆشە لە ناو باخ خانە باخمان کردوەوە لەوێکانیاومان هەیە خوا لێ بڕێ بەڵام ئێتەوە تا ئەمڕۆ وا هاتووە بۆمان ئەسنە خانە باخەوە هەر نەرەوەڵا هەر بەهارانە چنیان کاتی وەڵا کاتی تریژەشی نەبووە تااقەتمان بێچی هەر ساعت تااقەتمان بۆچی با بزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی کاک وەڵا دەخوا بەزیاوێ لەگەڵ ڕەمەزانە وەکۆڵێن 4 ساڵ لێ 4 ساڵ جاکترە گەورە سەلامەتێکای خۆ ئێستا ینی ئەزانیی هەرێکەمان حەزمان لە خواردنێکە با بزانم تۆ لەو خواردنانەی کە قەدیم هەبوو حەزت زۆر لە چی ئێستا وەڵا حەزیسە زام دۆغەوا هەبوو نازام چی هەبوو تۆ ئەوانە ماون ئەوانە نەماون نەوەڵا ئێستاوانە نەماون دیسە چێرتی ئەوە نەماوەی سار بامێ و تەماتەیە و ئەم نوعیشانەیە نەماون نوعیشانە نەماون گەورە سەلامەتەکە کە حاجیجان زۆر خۆشحاڵ بێت دەست مازەکەین سپاس دەکەین سەلامەت بیاخە خوا لە ڕازی بێت زۆر خۆشحاڵ مەمنونی سپاس دەکەین بەخێر بێن حاجیجان سلام علیکم سلام و رحمت الله و بەرەکات و بەخێر بێن سەر ئەو چاوانە سپاس دەکەین دوعاکەین کە ئیشاڵا خی گەورە جێگا و مەکانەکە لێ تێگنەیە زۆر خۆشە ماشەڵا ئیشاءالله هەروە بێ بەونی خی گەورە کاک حاجی با بزانین لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله لە خی گەورە بە زیاد من شەکرەمە زەختمە بەڵام هەر بەڕۆژم وازی لێ نایەن بە مناڵیەوە تا و کوێستە بڕوا بکە هەر بەردەوام بە ڕۆژوە کاک حاجی سەغڵت نابی پێ ناڕەحەت نابی واللهی ئێواران ئاتۆزێ عەزیەتمە بێک بەڵامی تەرەوەی خی گەورە هەر پشتیوانیمانە بێت و هاوکاریمانەکە ئینشاءالله ئینشاءالله کاک حاجی با بزانم ڕەمەزان ئەوە ئەزانم هەمومان بە جۆرە لە جۆرەکان ئەوەستین و لە ماڵەوە دانیشین لەبەر ڕۆژوەکان بەڵام با بزانم پێش ڕەمەزان دوای ڕەمەزان بە چیوە سەرخاڵە بی والله خۆ من یەکەم خانە نشینم بەڵام باخێکمان هەیە باخێکی بچکۆلە بەڕاستی مەشغوڵی ئەو باخم
باخداریش کاک حاجی ئەزانی خۆشە ینی بۆ کەیفی ئینسان زۆر کەیف زۆر خۆشەکە یعنی ئەوەنە خۆشە قەت بێت تاقەت نابی کاک حاجی باخەکەت دوورە با بزانم لێرەوە بۆ وێ تقریبان بە 7 دقه بە سارەکی تەناوی هیچ خانوێک شتێکتیان نەکرد بەڵە خانمتیا کردووە دوو ژووری ڕێک و پێک و هەروە بێتەوە حوزێک و ئەوە بێتەوە 3-4 سەکۆ جوانیش سەکۆشم لەگەڵی دروست کردووە کاک حاجی زۆر جار ئەوانەی کە باخیان بنیاد ناوە کە ئاوە خانوویتیاکەن کە نەوەکانیان دێن تۆزێک ناڕەحەتە بن چونکە نەوەکان دەستکاری درەخت و شتەکانەکەن با بزانم نە بڕوا بکە ئامۆزاگیان قەت شتیوانیە لا ئێمە هەر میوانێکیش بێ بخوا ئەگەر ڕوو لەخوا بێ زۆر احترامیەکبی من بەبەسم مناڵ بوو مناڵ دەستکاری قەسمەوەی مناڵیش ئەگە زەرەربا تۆ پێ ناخۆشە ئەرەوەڵا ببوورە ئەزانم ئەم منتیقەیە گرنگی زۆر بە گوێز و هەنار و تو ئەمانایەن با بزانم ئەم ساڵانەی بڵین ساڵی تازە گرنگیتان بە درەختی تر نەداوە جۆری درەختی تر بێنن نەوەڵا هەر هەمان دەستوری گوێز و هەنارێت ئەم گوێز و هەنارەیە مستەمر ئێتر ئێمە احتیمادمان لەسەرەوەی هەنجیریش هەیە بەڵام هەنجیرەکە هەر بەشی خواردنە تاقیتان نەکردو تۆ بزان بۆ هەنجی دنیا و بۆ جێلاس و بۆ خوورماڵ و ئەمانە چۆنە ئەمەریان کورتە بەڵام گوێزەیە ئێستا بۆ نمونە ئەو گوێزانە لەوێ دووسێ بن هەیە کولی گوێزێک تەمەنی 300 ساڵە ماشەڵا دنیا داگیر کردو بەڵام ئەگەر بێت و گێلاز بێ یا وەکو قۆخ 1-4-5 ساڵێک کادا ئەرزێ دووبارە بێت باغ دروستکەیتەوە کەواتە ینی بەشێکی کە گوێز و هەندێک درەختی قایم نێژراوە لە مەنتیقەی هەورامانە پەیوەندی بە ئەوە هەیە کە بۆ ئەو درەختانە قایمن وهروەها بۆ شوێنەکە شان هەیە بەڵێ تەحملیان ئێستا بۆ مسبەت گوێزەوە ناڵێم ئەمری ئەوەنێ هەنار هەیە حتا بڵێ تەمەنی زۆرە بەڵام شتی تر تەحملی کەمە هەنجیریش هەر باشە کاک حاجی ئێستا خەڵی لە گوێزی خۆمان ناڕازیە هینیەکەن متوربەیەکان پەیوەندەکەن بە گوێزی تر گوێزی سرایلی هەیە قوربانگیان بەڵام ئەم گوێزێ ئێمە خۆزگە پێشدانە لەوە شکێنی و ئەی خۆی گوێزی ئەمریکی ژێنی ئەی خۆی بڕوا بکە ئەرز و ئاسمان فەرقی هەیە ئەو تامای گوێزی خۆمان هەیەی هیچ شوێنەکە نیەتی کاک حاجی تۆ چەند دڵت بەم هەورامانە تو ناوچەی خۆتان خۆش والله حتا بڵێ دڵم پێخۆشە سە من خۆم لە سلێمانیە ژی بەڵام دوایی تروان لێ هات بیری ئەم باخ و باخاتەم کردەوە تۆزێ باخم هەبوو کە خانشیم کرام ئەمەم دروست کردووە بۆ خۆمەتمە تۆ لێرە بە خۆم دانیشە وای گەورە سەلامەتت کە یاخوا یاخوا تەمەنت باقی بێ ئینشەڵا لەسەر خێر سلام علیکم چۆنی کاکە باشی دەنگ و باست باشی هەر لەبەر من بە سۆرانی قساکە یا بە سۆرانی قساکی ناوەڵا ئەورامی هەورامیت ئەزانم هەورامیت حتممەکتوم لەبەر من حتممە بە سپاس دەکەین بابزانم بە ڕۆژ خەریکی چی وەڵی سعیەکەم و هینا ئەوە ئاتوشۆی مزگەوتەکەم و نیوەڕۆ عەسر و کلیلی مزگەوتەکەی بەدەستمنەوە خاڵم هینا مەجای ئینی ئاژەڵشتی هەیە تۆ چیەکەی لە مزگەوتەکە وەڵا ڕۆینا بانگشت وینا نوێژەکەم ینی بانگ بێژش بەڵێ زۆر جا هەر خۆم تاقم زۆر جا هەر یەک دوانی بەپاوە ئەی بۆ پاک و خاوێنی مزگەوتەکە چیەکە وەڵا لەگەڵ خاڵم یارمەتیەم بۆ گزکوشتی ناگزکێ طبعاً خێرێکی زۆر گەورەیە مزگەوت لە خزمەتی مزگەوت نەفەر لەگەڵەوانە جارجاری ناگزکێ بەسرە بانگەیەن وەڵا زۆر جا خۆم هەر وەڵا خاڵم هەڵێر تۆ بانگ یعنی بەیانی و نیوەڕۆ و عەسر و مەغریب و ئیشا هەردوو بانگی بەڵێ فەرقی بانگەکانەکە ینی بە ئاوازی جیاواز ئەتوانی بانگی بەڵێ وەڵا بە دووسی ئاوازەتوان باشە جیاوازی بانگی مەغریب لەگەڵ نیوەڕۆیە هەیە وەنیە بەڵێ وەڵا ینی مەبەست مۆیە تۆ هەر لە خۆت فێر بوو یا شتێکی لێزانی و لە بچووکی لە حجرە و شدینا فێر بوو لەگەڵ ڕۆژوا چۆنی وەڵا باشم خرامی خۆم نەخۆشی نیشمە درێژخایە زۆر ناتوانم چیتە وەڵا شەکرە شەکرە ڕۆژوو تۆزێک بۆ شەکرەش حەساس وەڵا ڕۆژی دوو سێجا عیلاجمە دەخوای گەورە شیفات بە داوا لە بینەرانی خۆشەویستی ژەکەن بۆ ئەم گەنجە
محترم و چاکە ئیشەڵا دوعای خێر بکەن کە خوا شیفای بە. چۆنی باشی چاشی تۆ ناو چییە؟ یوسف. کاکە یوسف چۆنی؟ وەڵا باشیم. وەڵا ناوەکەشە زۆر خۆشە کاکە یوسف. تۆ هیچ لەبارەی یوسف پێغەمبەر عەلەیهی سەلام ئەزانی؟ چی لێ ئەزانی؟ یوسف عەلەیهی سەلام کێیە چی بووە چیرۆکەکەی چۆنە بزانم ئەزانی؟ ناسراوە بە یوسفی سدیق و هەروەها چیرۆکی بووە لەگەڵ باوکیدا کە ناوی هین بووە یاعقوب. ئافرین باش زۆر باشە. ئەو نێ دوایە چێتە سجن و هەروە بێتەوە عەزیزی میسر و وانە باشە. ئیخباریان کردی وتیان هی نەزانیت گۆرانی نەزانی. وەڵایی ئەیزانەوە زۆخان ناتوانم بڵێ. باشە تۆ پێم بڵە بە ڕۆژوویت؟ ئەرۆڵا هەموو ڕۆژەکانە گرتووە؟ وەڵای جاروبارێ گرین. باشە. مامۆستا سەلام عەلیکم. عەلەیکە سەلام مامۆستا گیانی خۆ بەخێر وێن سەر چاو. سوپاس دەکەم. جەنابەت مامۆستای خانەنشینی وایە؟ خانەنشین کرام. با بزانم مامۆستاکە خانەنشین بوو جۆرێک لە غوربەت و لە هینەکەت بۆ پیشەکەت بۆ دروست نەبوو؟ گیان تقریبان بووە بەڵام مۆزوعی ئەوەی من خۆم حەزم لە باخ و بەزم و ڕەزمی ئەوانەیە ئیتر خۆم گرتووە بەمەوە ئەوم لە ویلچەوەتەوە گینا زۆر لە خیاڵمایەدایە مەکتەب شتەکە. ئینسان کە خانەنشین بوو چی بکە باشە؟ وەڵاهی قوربانی سەر خانەنشین بوو بە تەبیعەتەن حەزەکە بە شوێنێکی چۆڵ و ئارام لەسەر خۆ بێ قەڵەباڵغ و ماڵغ و شتی نەکە ڕووەکاتە مەسەلا ئەگەر خانوویەکی هەبێ حەوش و مۆشەیەک ئیش بکە یان مەسلەی باخ و باخات و ئەمانە خۆی پێوەگرێت زۆر باشە هەند جسمیان گەورەترین مشکلە دەبێ مامۆستا باخت دەبێ مەسەلا شوێنێک دەبێ بۆ کەچیتە ناوەوە هیچ مشکلەیەکی نامێنێ یەکسەر یانێ خەیاڵێکی ڕێک و پێکەیە بێ دووربی لە قەڵەباڵغی بەزم و ڕەزمەوانەوە زۆر باشترێت. ئەم باخە ماشەڵڵا جوانە کە ئەیبینی خزمەتێکی زۆری پێوە دیارە. با بزانم ئەمە ئیشی تۆ یایی مامۆساژنە؟ وەڵاهی مامۆساژنە زیاتر ئەو خۆیاوەتە ئەم گوڵ و بەزم و ڕزمانەوە ئیتر ئەمە وەختی خۆمان خەڵکی بیارێن لە باتینە ئێراتنەوە حوتەوانە حیوانشتی زۆرمان هەبوو هاتی نێرە لە بیار ڕێمان نەبوویەوە چەنە باخو ماقڵام شتان لە بیارێ تر ئەم زەویشتانە هی خۆمان بوو ئەمەمان جیا کردەوە دەور و دۆنمە کردمان بە خانومان و ماینێتەوەی ترێسێ دڵمان نایە بە چەرگاڵین دەچینە سەر بیارەوە لەڵێن لا لێرە مێنینەوە. خی گەورە مەفەق بن. با بزانم درەخت حەزت لە چیە؟ سا هەنگی دنیا ئەوانە زۆرە بینم. با بزانم تۆ مناڵەکان زۆر حەزیان لەم هەنگی دنیا بەزم و ڕەزمەیە بەڵام خۆم شخصیان حەزم لە گوێزە ئەو گوێزە کە من ئەمەوێ لێرە نیمانە لە دیارە هەمانە خەریکی ئەوە مەشغوڵی ئەوە هەر گوێزی بڵێ خۆمانە یاخو گوێزی خۆمانەمان هەیە زۆرتر باپوشتمان هەیە شوێنی سێران گاوارانکە هەم ئەو گوێزانێتی هەیە. بۆیە وتم ئێستا خەڵک لە گوێزی خۆمان زۆر ڕازین یە نازانم ئیسرائیل و شتە هەیە بەڵێ ئیسرائیلیمان هەیە بەڵام تەمەنی زۆر نییە بەرگەی زۆر گەرماوشت ناگرێت زووە تەقی خراپە بێت ئەگەر ئیسرائیلەکە زۆر باشتر لەوەی خۆمانە بەڵام مقاومەیەوە نەنیە لەوانەیە 12 ساڵ تەقی خراپە بێت پشکە بێت. با پرسیاری ئەوە بکەم ئێستا کە ئاو ڕێدەیتەوە تۆ ماوەیەکی زۆر لە مەسائلی پەروەردە و لە پەروەردە و زانست و فێرکردن و ئەوانە عینت کردووە کەس لەوانەی کە قوتابیت بوون ئێستا خەڵکیی بەرچاون چوزام سیاسی بن پەرلەمانتار بن نازانم کەسی وادی هەموو و ئەم هەیە زۆر ئەمانە حەچی مەسەلا لە پەرلەمانکارە چەندان هەیە دکتۆر بووە وەختی خۆشم تاعینی یەکەم لە ساڵی 1970 بووم زمانەی بەعس بۆ لەوانێت تۆ جەناب بیر نەبێ ئەوەی بەعسی نەبوویانە یان هێژ مەسەلا لە
لێرە لە شار بمێنێتەوە منش خۆم نەقل کرام لە بیارە بووم بە 5-6 مانگ مامەوە دوایەوە بانزیان کردم منەظەمەوانە وتیان کاکەبی باسی ئابین وتم نەوەڵا نابم وتیان فڕێنە شوێنە نە ئاوی هەوێ ناوایانی وتم بۆ کێم فڕێن جا بیارە منتەقەیەکی حدودە تەبانەگە جەنابە بینێوێت و خۆش و زۆر توێش و فڕیان نامە کانی عبێت کانی عبێدیش خوایە چون پرسیارم کرد لە تەربیە سلێمانی وتیان بڕۆ بۆ کەلا لێ پرسیار کانی عبێت لەکوێ چون بۆ کەلا وتم کانی عبێت لەکوێ وتیان کاکە کانی عبێت ناو لێرە نیە بڕۆ بۆ کفری چون بۆ کفری پرسیارم کرد وتیان بڕۆ بۆ ئەو گاراجە لێوەیە کە خەڵکی لاوایی ئێستا هەموویان ئەنفان کرد یادیان باێر بێت تەنها فەراشەکەم ماوە لەگەڵ کوڕێکیا ئێتر تقریبان 70-80 ماڵ وڵات چوومە ئەوێ لێ پرسیارم کرد فەراشەکە کە ئێستا هەر ماوە وتی بۆ کوێکی وتم وڵات بۆکانێ وتم بۆ وتم وڵات ناواسان نەقلیەوێ کردم چوومە ئەوێ بینم دەیەک 50-60 ماڵە نە ئاو هەیە نەحیج هەیە لەوێ خۆم مامەسا بووم فەڕاش بووم تقریبان 3-4 ساڵ لەوێ مامەوە دوای 3-4 ساڵە گیرام گیرام کە گیرام بردیان بۆ استەخباراتی منزومەی شەرقی لە باخوبە لەوێ تقریبان 8 مانگ لەوێ گیرام و دوایی ماڵ ئێمە شەڕی عراقیان دەستی پێ کرد و ئێمە چوونە هەڵەبجە دوایی هاتمەوە بۆ هەڵەبجە و لێرە لە دێکۆن ماوەی لێ بوو وترام وەزعینەوە یەکونەوە دوو هاتە پێشەوە بەسەر هاتی زۆر ناڕەحەتم کێشاوە بەڵام ئینتر خوای گەورە ئیمانەکەمان سەلامت کە هیچ مهم نییە خوای گەورە سەلامەتەکە بابزانم لەگەڵ ڕەمەزانەوە الحەمدولله زۆر باشم لە ڕەمەزانە قەت تینم نابێ مامۆستا قەت تینی بنەکەم چی ئەوە مام ناڵان نەزانێ ئاو ناخۆم جگە لە نان خواردن یانە هیچ کاتێ نانم خوارد ئاوە خۆم سراحیە زیاتر هەموو نەگە ڕەمەزانیش بم بەڵام کە ئاو هینە نان و شتم نەخوارد قەت احتیادە تینم نابێ و ناخۆم خوای گەورە سەلامەتکە زۆر باشم لە هینا ڕەمەزانە سەرەتا با بزانین لەگەڵ ڕەمەزانە چوێت وەڵی زۆر باشم الحەمدلله لەخوا بە زیابێ زۆر باشم بە خۆم نازانم الحەمدلله لە مامۆساشم پرسی وتم بەروماڵتان ماشەڵڵا زۆر جوانە زۆر خۆشە سپاس دەکەین وتم بابزانم دەستی تۆ زۆرتە شایەتی بۆ دایوەتی مامۆساژ ئەمەی پێشەوە هی خۆم دەسمتیایەتی بەس ئەوەی دواوە باخوشتەکە هی ئەوە تۆ زیاتر گرنگی بە چی دەدەی وەڵا گرنگی بە گوڵ و حەوشە و ئەم شتان ئەو گوڵانە تۆ ناویان ئەزانی یا هەر بیان بینی جوانە و ئیتر ناویشیان هەیە و هەریەکی هەر لە شوێنە بیبینم یا ئەیکڕم یا ئەمەنێ ئەیهێنم بۆ ئێرە چەند جۆر گوڵەباختان هەیە وەڵی تقریب 10 جۆرمان هەیە هەیە گوڵەباخ هەیە هەر بۆ بۆنە هەیە ئەکرێتە چاوە گوڵاوی پێڵێن هی گوڵاوە هەمانە ئەویشمان هەیە ئەرۆڵا باشە ئەی وتە درختەکان ئایدی مامۆستایە درختەکە ئایدی مامۆستایە بە زەمە ئایدی منە گوڵ و گوڵزارەکە بابزانم ئەگەر یەکێک لە گوڵەکانت بشکێنێ یا تووڕابی زۆر پێم ناخۆشە تووڕەژە بم لە مناڵ وشت نەوەتان نییە بێتەوە مەسەنە خەمی ئەوەتەشم هەیە بەڵام هەتا ئەچنەوە من پێیانەڵێم گوڵەکان ئاگاتان لێبێ یاریشتیشەکەن هەرەڵێم ئاگادار بن بەس ماشەڵڵا وەڵا ئێستا بۆ نمونە ئەلێرە تۆپێکیان پێ بێشتیان پێ بێ بخوا نایەڵم نایەڵم درەڵێن بچنە شوێنێک یاری بکەن کە گوڵشتیتیانە بێ مامۆساوتی لە بیارش نازانم ڕێگامە شتمان هەیە خانوتان هەیە لەوێ خانوشمان هەیە لەوێش هەر ئاوا تۆزە گوڵشتمان داناوە و هەمووی بنکەی سەرەکیتان بابزانم ئێرە یا وەڵی بنکەی سەرەکیمان ئێرەیە بەڵامتر خۆی بڵێن سەرەکی لە بیارە بووین بەڵام ێسەر ئێرەیە باشە مامۆستا وتی ئێمە وەختی خۆی حیوانار بووین تۆ ئیچی حیواناریشت ئەروەڵا هەموو ئیشێکم کردەوەی حیوان مانگاشمان هەبووە باشە لە دۆشینەوە هەتاکو و دروستکردنی لە دروستکردنی ماست و شیر و هەموو شتێکم دروست کردووە ئیتر دۆشینی مەڕ و ئەنواع پەنیری دروست کردو پەنیریش من دروست کردووە ئەی سیراژوو کەرە نازانێەوە ئەوە دۆ ئیتر هەموو شتێکوان باشە جاران بۆ پەنیر شیلا و گوشتی حیوانیان بەکارێنە تۆ دەرمان هەیە تۆ ئەو وەخت خۆی بەوە کردوتە بۆ وڵا ئەو کاتە من لەو کاتە نەبوو لەم دوایە بۆیە وتم پێچی ئێستا حیوانتان نەمابێت چونکە ئێستا بەس مریشکمان هەیە و قاز چونکە ئەگەر حیواناربی بەتەچیت ئەوە فریا ئەو ڕازدانەوەی ماڵ و ئەوانە ئەرۆڵا فریا ناکە بەسترم بریشکمان هەیە ئەویش لە دواوەی نایڵم بێنە ئەمدی و باشە بابزانم لە ڕەمەزانە تۆزێک بەرنامەی خواردن دروستکردن تێکە چێت ینی دەبێت زۆرتر گرنگی پێبیت و ئەوانە ئێوە زیاتر بۆ ئێوارە لەگەڵ پارشەوە چی بەکاری
خواردن چی بکەن وەڵی چێش دەکەین بۆ ئێوارە ئەگەر بمێنێتەوە بۆ پارشەویش ئەیخۆن ئەگەر نەشمێنێتەوە ماست و پەنیر و ئەو شتانە ئەخۆین پارشە و ئەیتر شیرینیش دروستەکەم و هەموو شتێ هەموو جۆرە خواردنێکیش دروستەکەم. کاکە دیاری دەنگ و باسن لەگەڵ ڕەمەزانە والله الحەمدلله زۆر باش هەم خۆت هەم دوکانەکە واللهی دوکانەکە کەمێ بازاڕی ئارە والله ئەنە وڵا بێ مەعاشی و ڕاستە تۆ پێم بڵێ هەر ڕەمەزان وایان کاتەکانی تر واللهی نەوەڵایە من ڕەبتی نییە ینی خەتاگە نەخێنێ خەتای ڕەمەزان هەر لەبارەی موچە و ئەو شتانەوەی ینی ئەو کاتێک کە مەعاش دێ و موچەی دێ فعلەن کە موچەی هێت خەڵک پارەی پێ پارە خەرجەکە و دوکان بازاڕی ئێوە باش ئارە وەڵا ڕێگاوای ئەی پێم بڵێ تۆ شتی زیاتر وردەواڵی مناڵ و شتە فرۆشی یا شتی بە شێویشی گشتیە واللهی شوێنەکە ئێمە بە حکمیەوەی لادێ تۆزێ دوورین لە شارەوەی تر گشتگیرە هەر شتێ خەڵک داوای بکە نەفرە دوو نەفەر داوای شتێ بکەم بۆ یەن کاک دیاری با بزانم ئەو گەنجانەی هاوتەمەنی تۆ دڵنیام لەوەی کە شەوانە ڕەنگە بێن لە نزیکی دوکانەکە و گفتوگۆ بکەون ئەوانە با بزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنن لەگەڵ تاعەت و عیبادەتیانە چۆن وڵی الحەمدلله ئێرە بە حکمیەوەی لادێ و ئەم منتیقەش زیاتر لە وارەی دینە لە هەموو منتیقەکانی تر تۆزێ بڵێم باشترە گەنجی ئێرە وڵا الحەمدلله زۆر باشە وەکو تۆ بزانیم بەر و مزگەوت چۆنە وڵای الحەمدلله وەکو جاران بڵێن نەماوە بەڵام باشترە لە چاو شوێنەکانی کە زۆر باشترە مەبەست جاران مەبەست چییە؟ وەڵی جاران زیاتر خەڵک پێش ئینتەرنێت ئەمە ئینتەرنێتە وای کردووە خەڵک کەمتر جاران خەڵک لە باتیەوەی ئێستا مناڵە تەمەنی 6-7 ساڵێکە ئایپادێکی بێ و خەریکی پۆبجی بێ لە ماڵەوە جاران لێرە مامۆسای مزگەوتمان هەبوو دەرزی پێوتنەوە و یاری پێکردن و زیاتر یعنی هات مزگەوت لەلایەنە شیرین بوو ئارەوەڵا تەلەبەی مزگەوتمان هەبوو 30-40 تەلەبە ئارەوەڵا ئێستا ئەو شتانە نەما الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی زەردەهاڵەوە ماڵاوایتان لە یەکەم لەخوای گەورە پاڕێمەوە کە تاعەت و عیبادەت و ماندووبوونەکانمانی بە چاکە لێ وەرگرتبین و لەخوای پەروەردگار تەمە ناکەم کە ئینشاءڵڵا تەمەنمان باقی بکە بۆ ئەوی بگەینەوە ڕەمەزانێکی دیکە بەم شێوەیە دەستی ماڵاوایتان بۆ بەرزەکەمە و تاک و بەیگەشتنەوەیشی دیکە
هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ